تابعانی خۆشەی سڵاوی خواتان لێبێ جارێکی دیکە لەگەڵتان دەبین بۆ کورتکردنەوە و پوختکردنی مادە گرنگەکانی بابەتی فیزیای پۆلی 12 لە کەرتی 1 و 2 یان لە بەندی یەکەم و دووەم باس لە شتە گرنگەکانمان کرد بەڵام ماوە ئەوەندە نییە لۆی پرسیاری ڕاهێنان و بند و بەشەکان و یان با بڵێن نمونونەکان بەسەدا بچینەوە بەڵام شتە گرنگەکان لەبەر بێکاتی دەتان شتە گرنگەکان باسکەین لە کەرتی سێەم کە ئەو کەرتەی کە بەناوبانگە لە بۆ کە دەڵێ بەشی شەشەم بەشی شەشەم گرانە یان دەڵێ دوور و درێژە سەبەبەکەی ئەوەیە ئەلێرە خۆی دەتانبێت لە مەنهەجی کۆنەکە ئەو کەرتە حسابکە بەشێکی جیاواز بوو یان بەشێکی سربەخۆ بوو کەرتی یەکەم و دووەم نەوعک بوو یان مۆزوعی باز دەکە بەڵام کەرتی سێەم جیاوازە کەرتی سێەم باس لە سوورەکانی تەزووی گۆڕا و ترانسفۆرمەر دەکات پارچە ئاخیرەکەی باسی ترانسفۆرمەریە جیازەکە محەویلە ئەوانی لە کۆڵانان هەیە باسی ترانسفۆرمەری دەکات زۆربەی ئەو پارچەیە باس لە سوورەکانی تەزووی گۆڕاو دەکات سوورەکانی تەزووی گۆڕاو سوورەکانی تەزووی نەگۆڕ ئەتو لە مەرحەلەکانی کە بە تایبەتی لە بەشی هەفتوەشتوانەی سەفی 11 خوێندێتت لێرەش باسی سوورەکانی تەزووی گۆڕاو دەکات کو لە میکانیک جولەی بەهێل لە پۆلی 11 بوو جولەی بەخول لە 12 بوو لەوێن دەرێش حسابکە لە سوورەکانی تەزووی نەگۆڕ باسکرا بەرگرەکان دوای یەکیان هاوڕێک دەبەستران تەزووی نەگۆڕ تەزووی نەگۆڕ یان بە پاتری دەبەسترا بەڵام ئەوەی ئێرە باسی سوورەکانی تەزووی گۆڕاو دەکات ئەو تەزووی کە بڕۆ ئاراستەکەی بە تێپەڕبوونی کات دەگۆڕێت تەزووی کاریگەر ئەوە یەک لەو ناوانەیە کە ئەتو لە مۆزوعی تەزووی نەگۆڕ ئەو کاریگەر نەبووە یعنی لە تەزووی نەگۆڕ دەتانی برین لە تەزووی نەگۆڕ ئەمە کە دەمانگۆت تەزوو هێمای ئای لە بۆ دادەنرا کە دەمانگۆت ڤۆڵتیا یان جیاوازی ئەرک ڤۆڵتیا ڤیمان لە بۆ دادن یان جیاوازی ئەرک ڤی لە بۆ دادەنرا تەمان یاسایەکمان هەبوو ئەو دوی بە یەکتریەوە دەبەستە ئەویش یاسای ئۆمە ئەوانە حسابکە لە پۆلی 11 یان لە مەرحەلەکانی پێشتریش لەم تۆستەش باس لەوەی دەکات تەزووی نەگۆڕ بەس بە ئای هێمای ئای هەبوو ڤی لە بۆ جیاوازی ئەرک بوو تەمان بەرگریش یان ئار لە بۆ بەرگری ڕێژەی نێوان ڤۆڵتێ لە بۆ تەزوو پێ دەڵێن بەرگری ئەوە دەقی یاسای ئۆمە ئەوە پێ دەڵێن یاسای ئۆم کە لایتی بەشی شەشەمە یان لایتی کەرتی سێەمە لە بەشی شەشەم بەڵام کە دێین باسی تەزووی گۆڕاو دەکەین تەزووی گۆڕاو ینی ئەو تەزوویەکە لە ماڵان بەکاری دێن ئەوە تەزووی گۆڕاوە تەزووی نەگۆڕ ئیپاتریە بەڵام تەزووی گۆڕاو ئەو تەزووی کە بە تێپەڕبوونی کات بڕوو ئاراستەکەی دەگۆڕێت بە تێپەڕبوونی کات بڕوو ئاراستەکەی دەگۆڕێت ئەوە بابرین ئەوە تەزوو ئەوە کات تی یان دەلتاتی ئەوە پێ دەڵێن زۆرترین نرخ گەورەترین نرخی تەزوو گەورەترین نرخی تەزوو ماکسیمم ئای گەورەترین نرخی تەزوو نزیکەی 2/3 یعنی بەقەدەر تقریبا 0.7 با بڵێن ئەلێرە نزیکەی 2/3 گەورەترین نرخی تەزوو ئەو پێدەوترێت کاریگەر یان نرخی کاریگەری تەزوو نرخی کاریگەری تەزوو تەبەن ئەو تەزووە لە سووڕی تەزووی گۆڕاو گوتمان ئەو کەلیمەی هەیە یان نرخی تەزووی گۆڕاو کە هەمان کاریگەری نرخی تەزووی نەگۆڕی هەیە لە بەرگرێکدا هەمان گەرمی دروست دەکات لە هەمان کاتدا یعنی هەمان کاریگەری گەرمی هەیە کەواتە ئایم گەورەترین نرخی تەزوو ئای نرخی کاریگەری تەزوو لە هەر خاڵێک یان لە هەر شوێنێک لەوانە ئەوەش پێدەوترێت تەزووی ساتی کەواتە بە شێوەیەکی گشتی حسابکە ئەتو لە تەزووی نەگۆڕ ئای تەبوو بەس تەزوو ئای خلاص بەڵام لە تەزووی گۆڕاودا سێ ناوی دیکەت لۆ پەیدا بوو بەلایکمی ئای ئەم گەورەترین نرخی تەزوو ئای نرخی کاریگەری تەزوو و ئای ساتی تەزووی ساتی لەو ساتەیان لەو لەحزەیەدا ئەوانە چەند نرخێکن پەیوەندیان بە تەزووی گۆڕاوە هەیە بەڵام ئەوی دیکە پەیوەندی بە تەزووی نەگۆڕاوە هەیە
وەچ تێبینی چەند یاسایەک هەبوو لە بەشی هەفتەم و هەشتەمی سەفی 11 گوتمان کە گرنگە ئێستا کە بزانانی ئەویش یاساکانی توانا بە شێوەیەکی گشتی یەکسانە بە IV، توانا یەکسانە بە تەزوو تواندوو جاران بەرگر، توانا یەکسانە بە ڤۆڵت تواندوو لەسە بەرگر. ئەدی بە شەشەم کە دەڵێ گرانە ئەوانەیە تو هەندێک یاسات پێدەوێت لەی پۆلی 11ە لێرە حسابکە باسی نەکرا کە ئەنەمە لەوێت خوێندیە ئەوانن ئەگە بە بیرە خۆت بینیەوە گرنگن ئەوانە هەرسێ یاسای توانای پێدەڵێن. لەلایەکیش وزە یان وزەی گەرمی وزە یەکسانە بە توانا جاران کات ئەوش پێویستە بزانی. ئاخر شت دەتانی بڵێن بارگە ئەوژ یەکسانە بە CV ئەو جە دەڵێ گەورەترین بارگە یەکسانە بە CVM. ئەوانە سەفی پێنجن ئەتوو ئەو ساڵە ئیشت پێدەبی یان لە مۆزوعانە ئیشت پێدەبی. کەواتە مۆزوعێکی دەتانی بڵێن ئاسان و زۆریش ئیحتیمامی پێدرا لە پێشەوە هەیە پێشەوەی بگاتە بەجێهێنانەکانی سوڕی تەزووی گۆڕاو یان باسی یاسای ئۆم و ئەوانە بکە. ئەویش بەوەی دەست پێ دەکات دەڵێ توانای بە فیرۆچوو لە ئەیسیدا یان تەزووی گۆڕاودا دەکاتە نیوەی توانای بە فیرۆچوو لە دیسیدا. ئەوەی تەزووی ئەیسی بە فیرۆ دەدا ناگاتە نرخەکەی ناگاتە ئەو بە فیرۆچوونەی کە لە تەزووی گۆڕاودا تەزووی گۆڕاوەکە زیاتر بە فیرۆ دەدا. یەک لە ساڵەکان هاتەوە چ پەیوەندێکەیە لە نێوان توانای بە فیرۆچوو لە ئایسی و لە دیسی ئەتۆ دەڵێ توانای بە فیرۆچوو لە ئایسی دەکاتە نیوەی توانای بە فیرۆچوو لە دیسیدا. لە تەزووی نەگۆڕ ئەمە دەمانگۆت ئای تواندوو پێ یەکسانە بە ئای تواندوو جاران ئار ئەوە لە بۆ بە فیرۆچوو هەرسێکیان یاسای توانانەوانە. بەڵام ئەوەی لە بۆ بە فیرۆچوو بەکاردێت زیاتر پەسنترە تەزوو تواندوو جاران بەرگرە چونکە تەزوو بەناو بەرگردا بڕوە توانە بە فیرۆ دەچێت. ئەوە لە بۆ تەزووی نەگۆڕ ئەومان دادنا. ئەگەر بێت و تەزووی نەگۆڕە لەبەرەوە یەک نرخی دیکەی نییە کەواتە دەتانم ئەوەی بە IM دابنێم ینی گەورەترین نرخ. ڕاستە بەخۆی بەس ئای هەیە مثل IM و IE و ئایساتی ئەوانەی نییە بەڵام ئەگەر نرخی گەورەترین ویست زۆرترین حد هەر ئەو ئایەکەیە زیاتر نییە. بەڵام لە تەزووی گۆڕاودا توانای بە فیرۆچوو یەکسانە بە تەزوو تواندوو جاران بەرگر بەڵام کامە تەزووی کاریگەر لە تەزووی گۆڕاو تەزووی کاریگەر دەبی بەکاربینی. ئەجەگەر بێت و ئەو قسەی بکەین ناوچێشە توانای بە فیرۆچوو لە تەزووی ئایسیدا دەکاتە نیوەی توانای بە فیرۆچوو لە دیسی یعنی IE تواندوو جاران R یەکسانە بە 1/2 IM تواندوو جاران R. ئەگەر ئارەکان لەگەر یەک بڕوێنی کەواتە دەمینێتەوە IE تواندوو 1/2 IM تواندوو. بەوەرگرتنی ڕەگ دەردەچی IE یەکسانە بە IM لەسەر ڕەجی 2 یان و بە هەمان شێوە دەتانم وەچ سەلماندنەچی بیسەلمێنم VE یەکسانە بە VM لەسەر ڕەجی 2. ئەوە دوو یاساکەیە کە گوتمان زۆر احتیمامی پێدراوە نزیکەی حسابکە 12 پرسیاری لەسەرەوە چۆندە گرانیش نییە. IE یەکسانە بە IM لەسەر ڕەجی 2 VE یەکسانە بە VM لەسەر ڕەجی 2 دیسان دەڵێنەوە IE ئەوە نرخی کاریگەری تەزوو بەڵام ئێرە IM گەورەترین نرخ یان گەورەترین نرخی تەزوو. و دائیمان یعنی هەردەم بیزانە کە IM گەورەتر دەبی یان گەورەترە لە IE. IM وەچی ئەوەی وایە ئەو کارەبایی کە لە بۆت دێ بابرێن لە کۆڵانان لە مۆلیدەی سەرەتایە مۆلیدەکەوە. IE ئەوەی وزەی کە لە ماڵی ئەتوو بەکاری دەینی کەواتە ئەو وزەی ئەو IMەی کە ئەو دەنێری هەندێکی بە فیرۆ دەچی لە ڕێگا ئەوەی دەگاتە کنەت و ئەوە کاریگەرەکەیە چها زیاترە طبعاً IMەکە زیاترە کەواتە IM گەورەترە لە IE هەروە VM گەورەترە لە VE. ئەوەی کە گرنگ و لێرە بزانی پەیوەندی نێوان توانای بە فیرۆچوو لە AC و توانای بە فیرۆچوو لە DC لەگەڵ ئەو دو یاسای IE یەکسانە بە IM لەسەر ڕەجی 2 VE یەکسانە VM لەسەر ڕەجی 2.
ئەگەر هەیە لە بیرکاری زایفە دەتانی تێبینێکی لە خۆت بنووسی ئەگەر پرسیار داوای ئای بکە دابش ڕەجی دوو بەکاردێنی بەڵام ئەگەر پرسیار داوای ئایم بکات جاران ڕەجی دوو بەکاردێنی لێرە ئەتو دەتانی برێ ئایم یەکسانە بە ئای ڕەجی دوو یعنی دەبتە لێکدان لێرە هەمان شت VM یەکسانە بە VE ڕەجی دوو ویان دەتانی ئەسڵەن لە جیاتی ڕەجی دوو 0.7 بەکاربینی يعني IM يكسانب 0.7 IE همان شيوه VM يكسانب 0.7 VE يعني بس نوع دتاني بينوسي بس لو ينري بو جي بو دوسينوا شات بي اسانه او دتاني بنوسي اوان يا سار رئيسيه كيا IE يكسانب IM ملك لسريا او وزير IE VM لسر رجدو نزيكي د 12 بسار لسر او انا هيا پاشوانە ئەوجا دێتە سەر بەکارهێنانەکانی سووڕی تەزووی گۆڕاو لە مەمسەم بەکە یاسای ئۆم و بەکاردانی لە سووڕی تەزووی گۆڕاودا بەرگری لە سووڕی تەزووی گۆڕاودا هەبوو لە سووڕێکی تەزووی گۆڕاودا ئەوە هێمایەکەدا بەرگر لە سووڕی تەزووی باسی سێ مەوزوعی دەکات بەرگر لە سووڕی تەزووی گۆڕاو موگنە بارگ لە سووڕی تەزووی گۆڕاو لەگە بارگەگری لە سووڕی تەزووی گۆڕاودا ئەو دوایە هەرسێکیان دوای یەک دەبەسترێن یان دوانیان و یاخود هاوڕێک دەبەسترێن یان دوانیان جارێکەمیان یان پێشەچەکەی باسی ئەو یاسایە نەبوو IE و IM یان VE و VM مەجموعەک پرسیاری لەسەر بوو ئەوە دەتانبێن وتوری مەوزوعی دووەمیان پارچەی دووەمە بەرگر بەتەنێ موگنەبارگ بەتەنێ بارگەگر بەتەنێ لە سووڕی تەزووی گۆڕاودا دەتانی نەماوەچی بەراوردەچی حسابکە لێ بکەینەوە ئەگەر لە گەریەکیان دابنین بەرگری لە سووڕی تەزووی گۆڕاودا موگنەبارگ لە سووڕی تەزووی گۆڕاودا و بارگەگری لە سووڕی تەزووی گۆڕاودا خۆی بەجیا لە کتابی باسی کردێ بەرگر لە سووڕی تەزووی گۆڕاو کە باسی سیفەتەکانی کردێ دێتە سەر نمونە و ڕاهێنان لە سەریان و پاشان موگنەبارگ هەروەها باسی مەوزوعەکەی کردیا و سیفەتەکانی دوای نمونە و ڕاهێنان لەسەری ئەوەش نمونە و ڕاهێنان لەسەری ئەمە دەتانی وەچی بەراوردەچی بە لۆی بکتە کورت و پوخت لە تەنیشتێکیان بنووسین بەرگری لە سووڕی تەزووی گۆڕاودا ئەگەر بەرگر بەتەنێ لە سووڕی تەزووی گۆڕاودا بوو ئاگادار بە پرسیار ئەلێرە کە بەتەنێ بەرگریدایە لێرە تو ئەگەر بێت و ڤۆڵتی زیادکەی تەمەشا دەکەی تەزووش لەگەڵی زیاد دەکا لێ دەتانم برێم ڤۆڵتیە و تەزوو لە هەمان ڕەوگەدان یعنی لەگەر یەک زیاد دەبن لەگەر یەک کەم دەبن حەقت لە فراوانیەکەی نەبی ئەوش مەسەن خۆ نایەتەوە لە بۆ دڕسمی بکە لە بۆ هەڵبژارنێ بەستیە لە بۆ تێگەیشتنێ ئەویان ئەگەر IB ئەوەشیان ئەگەر VB لە مۆزوعی بەرگری ڤۆڵتێ و تەزووی لە هەمان ڕەوگەدان کە دەڵێ لە هەمان ڕەوگەدان معناها جیاوازی ڕەوگەی نێوانیان یەکسانە بە سەفەر جیاوازی ڕەوگەی نێوان ڤۆڵت و I دەکاتە سەفەر بەنسبەت بەرگری ئەوە حسابکەوە خاڵک ئەوەش هێلکاری ئاراستەیی مەسەن دەتانی بنووسی ئەوە IR ئەوە VR خاڵێکی دیکە بەرگر ئەوەش خاڵێکی گرنگە هیچ پەیوەندی نییە بە لەرەلەر بەرگر هیچ پەیوەندی نییە بە لەرەلەر خاڵێکی دیش بەرگری یاسای ئۆم پەیڕەو دەکات بەرگری یاسای ئۆم پەیڕەو دەکات یعنی R یەکسانە بە ڤۆڵت لەسەر تەزوو لە مۆزوعی بەرگری R ویان VE لەسەر IE یان VM لەسەر IM ئەوە لە حاڵەتەی یاسای ئۆم پەیڕەو دەکات ئاگادار بە هاوچێشەی ڤۆڵتی ساتی و تەزووی ساتی بەنسبەت بەرگری ئەگەر بەرگر لە سووڕی تەزووی گۆڕاو دانرابێ دەکاتە VM ساینی ئۆمیگەتی VM ساین ئۆمیگەتی ئەوەش دەکاتە IM
ساینی ئۆمیگەتی. پاشەوەی کە باسی ئەوانەی کردیا ئەو بە شەرحیاتی باس کرد ئەمە وچی چەند خاڵێکمان باس کرد دەتانین برین نمونە و ڕاینانی لە سەحەلکەی یەکەم نمونە کە بە داوای وزەی کردیا ئەگەدار بە وزە گوتمان دەکاتە توانا جاران کات توانا جاران کات لە بۆ دۆزینەوەی وزە بە هیچ نوعکی IM و VM بەکار نایە بەس کاریگەر بەس IE و VE کەواتە سێ یاسای تواناتەیە ڤۆڵتێ و تەزویان تێدا ئەو یاسایانە لە هەرسێکان بەس نرخی کاریگەر بەکاردێ لە بۆ دۆزینەوەی وزە نمونەی شەشی جیم لەسەر ئەو مۆزوعەیە ئاگدار بە لەو تێبینەیەکە بەس نرخی کاریگەر وەردەگری لە مۆزوعی دووەم ئەگەر بێت و موگنە بارگێک موگنە بارگ وەچی سپرینگێک لەناو سوورێکی تەزووی گۆڕاو دابی ئایا دەبێ چە ڕووبدا یعنی ئەو سیفەتانە ئەدی لە بۆەوەی کوی دەبێ بەنسبەت موگنە بارگ دەرە ڤۆڵتیا پێش تەزوو دەکەوێت بە نۆهات پلا ڤۆڵتیا بە پێش تەزووی دەکەوی بە نۆهات پلا یعنی ئەوە ڤە لە مەوزوعی L ئەوەش تەزووە لە مەوزوعی L ئەوەش نۆهات پلا یان پای لەسەر دوو نۆهات پلا یان پای لەسەر دوو ڤۆڵتیا پێش تەزوو دەکەوێت بە نۆهات پلا هەتا ئەگەر ڕسمی ڕەوگەکەشیان بکەین دەتانین تەزووەکە لە هەمان ڕێڕەوی خۆی بەڵام ڤۆڵتەکەی لە نۆهات پلا کە ئەنەمە بە پێش کەتبی دەتانی ڕسمیکەی بەڵام ڕسمەکە زەرور نییە لە بەرەوەی هەڵبژاردنەوە و ڕسم لۆ نایەتەوە بەس ئەویان کە گرنگە جیاوازی ڕەوگەی نێوانیان لێرە گوتمان سەفرە بەڵام لێرە جیاوازی ڕەوگەی نێوان یەکسانە بە نۆهات پلەیان پای لەسەر دوو ڕادیان لێرە گوتمان بەرگر هیچ پەیوەندی نییە بە لەرە تەمەشا بکە بزانن لێرە چی لێ دێ لە پێناسەی بەرگری کە لە ساڵەکانی کەش جێ لێ بووە دەڵێ بەرهەڵستیکردنی گەیەنەرە دژی تێپەڕبوونی تەزوو ئەلێرە پێناسەکی دیکەمان نوێ لە بۆ پەیدا دەبێت ئەوش بەربەستە موگنە بارگ بربەستە موگنە بارگ یان بربەستە موگنەکاری فەرقی نییە هێماکەی XL بربەستە موگنەکار یان بربەستە موگنە بارگ XL ئەویش پێناسەکەی ئەو بەرەڵستەیە کە موگنە بارگ نیشانی دەدا دژی تێپەڕبوونی تەزووی گۆڕاو کە پێناسە هێمای بیرکاریەکەشی XL یەکسانە بە ئۆمیگا L یەکسانە بە ئۆمیگا L ئۆمیگا 2 پای F لە بۆ دادەنرێتەوەن 2 پای F و ئەوەش L کەواتە دەتانم بڵێم XL یەکسانە بە ئۆمیگا L یان XL یەکسانە بە 2 پای FL بە پێی دراوی پرسیارەکان ئۆمیگای دابوو ئەوەی بەکاردێنی لەرە لەری دابوو ئێرە بەکاردێنی تەماشاکە لە پەیوەندی نێوان XL لەگەر F XL لەگە F ڕاستەوانە دەگۆڕین لەگەڵ یەکتری کەواتە XL ڕاستەوانە دەگۆڕێت لێرە گوتمان هیچ پەیوەندی نییە بەرگری هیچ پەیوەندی نییە بە لەرە لەر بەڵام لێرە XL بربەستە موگنەکاری یان موگنە بارگ ڕاستەوانە دەگۆڕێت لەگەڵ L لەگە F لێرە پەیڕەوی یاسای ئۆمی دەکرد کەواتە ئەوەش پەیڕەوی یاسای ئۆم دەکات ئەوەش دەکاتە ڤۆڵت لەسەر تەزوو لە مۆزوعی موگنە بارگ یان VE لەسەر IE ویان VM ئەوەش IM ئەگەدار بە گرنگترین خاڵ لەو جیاوازیانە ئەوە پرسیاری لەسەرە ئێفەکان ئەو پەیوەندی نییە بە ئێف بەڵام ئەویان ڕاستەوانە دەگۆڕێ لەگەڵ ئێف دەمینێتەوە دوو هاوچێشەی ڤۆڵتی ساتی لەگە تەزووی ساتی لێرە گوتمان ڤۆڵتیە بە پێش دەکەوی ڤۆڵتیە پێش تەزوو دەکەوێت بە نۆهات پلا کەواتە هێمای ڤۆڵتی ساتەکەی دەبتە VM ساینی ئۆمیگەتی کۆ پای لەسەر دوو یان نۆهات فەرقی نییە بەڵام تەزوەکە ناوەچ خۆی دەمینێ IM ساینی ئۆمیگەتی لێرەمە دەرێن ڤۆڵتێ بە پێش تەزوو دەکەوی بە نۆهات پلا زۆر ئەتیادەیە دەتان ێستا لێرە بنووسی V یەکسانە بە VM ساین ئۆمیگەتی ئەگەر نەنووسی کۆ پای لەسەر دوو ئەلێرە بنووسی I یەکسانە بە IM ساین ئۆمیگەتی کەم پای لەسەر دوو هەمان شتە هەر دیسان نۆت بە پێش دەکەوێ ڤۆڵتێکە ئەوزە بکوو بنووسرێ ئەتیادیە ئەوش دیسان دەڵێنەوە نمونە و ڕاهێنانی خۆی لەسەر هەیە ماوەمان نییە یان کاتمان نییە بەمووی پەیڕەویکردنی یاسا هەموو تەطبیقکردنی یاسا
بە سەرۆکایەتی یاسای ئۆم کە دەکاتە ڕێژەی نێوان ڤۆڵت لە بۆ تەزوو یەکسانە بە بڕێکی نەگۆڕ ئەوە لێرە XL جێی بەرگری گرتەوە ئەلێرە بەرگرە V لەسەر I VM لەسەر IM یان VE لەسەر IE پارچە ئەخیری لێرە ئەوش ئەگەر بێت و موگنەبارێک لە سووڕی تەزووی گۆڕاو ببەسترێ لە سووڕی تەزووی گۆڕاو ببەسترێ موگنەبارگێک دەبی چ ڕووبدا تەوان لێرە کە دەڵێ لێرە موگنەبارگ وەچ پێناسەچی دەر کۆیلێکە بەرگرەکەی سەفرا یعنی ها بزانە کۆیل ئەلەو دۆی پێک دێ بەرگر و موگنەبار پێکەوە ئەوە پێدەوترێت کۆیل بەڵام ئەلێرە ئەوە ئێستا بارگەگران بارگەگر موگنەبار کۆیلەکە بەرگرەکەی سەفرا یان بەرگێر ئەوش دەتان بێ کۆیلێکە موگنەبارگەکەی سەفرا لێرە بارگەگر ئەو لە سافی 11 پێناسەکەیە دوو لەوحە تەریب لەگەڵ یەک دانرا و ماوەیەکی کەم لە نێوانیاندا هەیە بۆ خەزمکردنی بارگە بەکاردێ بەنسبەت سیفەتەکانی لێرە ڤۆڵتیە پاش تەزوو دەکەوێت پاش تەزوو دەکەوێت بە 90 پلە یان دوای تەزوو دەکەوێت بە 90 پلە یعنی ئەوە ئەگەر بێت و تەزووبی IC ئەوە بە پاش کەتیە ئەوە VC-ەکە ڤۆڵتێ بە پاش دەکەوی VC ڤۆڵتێ بە پاش کەتیە ئەوە سالب 90 یان سالب پای لەسەر دوو فەرقی نییە ڤۆڵتێ بە پاش کرد ڤۆڵتێ و تەزوو لە ئامان ڕەوگەدان ڤۆڵتێ بە پێش کرد بە 90 پلە ڤۆڵتێ بە پاش دەکەوێت بە 90 پلە کەواتە لێرەش دەتانی برێن جیاوازی ڕەوگەی نێوان ڤۆڵت و تەزوو دەکاتە دەتانی سالبەکەش دابنێ ئەگەرنا کە گوتت بە پاش دەکەوێت ڤۆڵتێ ئەوە دەزانی لەگەر ئەوەتەکە VC پاشکەتیە IC 90 پلە بە پێشکەتیە بە سالب 90 لێرەش پێناسەکی نوێمان لە بۆ دێتە پێش ئەوش بربەستە بارگەگیری بربەستە بارگەگیری ئەوە بربەستەکە ئەوش بارگەگیری XC یوەی XL بوو هەیە هەندێک ئەوەش دەکاتە XR بەڵام کتاب نێکردێ لۆ ئەمەش بەس ئارمان بەجێهێشت نەمان نووسی XR ببتە بربەستە بەرگر نە بەرگر بربەستە موگنەبارگ بربەستە بارگەگری بربەستە بارگەگری ئەوش پێناسەکەی ئەو بربەستەیە کە بارگەگر نیشانی دەدا دژی تێپەڕبوونی تەزووی گۆڕاو یا ئەسایی بیرکاریەکەی XC یەکسانە بە یەک لەسەر ئۆمیگا C یان هەڵگەڕاوەی ئۆمیگا C ئۆمیگا دیسان دەڵێنەوە 2 پای F ئەو جلوێ دەتانم برێم 2 پای F ئەوەش C هەندە پرسیارەیە لۆ نمونە داوای سی دەکات دەتانی جێی بگۆڕێ ئەگەر بێت و ئێکسید هەبوو کەواتە یان بەو شێوەی یان بەو شێوەی بە پێی دراوی پرسیارەکان ئەگەر ئۆمیگاتەبی یان F تەماشاکە لێرەش دیسان F لەگە XC کۆ دەگۆڕێ ئەوە لە ژێرەیە لە ژێرەیە کەواتە پێچەوانە دەگۆڕێ لێ بربەستە بارگەگری دەتانی بڵێ پێچەوانە دەگۆڕێت لەگەڵ لەرەلەر ئەو پرسیاری لەسرە لە پێداچنەوەی باش لێ ئەمە گوتمان ئاگاشت لەوەی بی لە بەرەوەی پرسیار لەسەرەوەی هەیە XC پێچەوانە دەگۆڕی لەگەڵ F یان F پێچەوانە دەگۆڕی لەگەڵ XC بەڵام لێرە نا لێرە XL ڕاستەوانە دەگۆڕێت لەگەڵ F دەبینێتەوە پەیڕەوی کردنی یاسای ئۆم ئەوەش بە یاسای ئۆم پەیڕەو دەکا XC یەکسانە بە ڤۆڵت لەسەر تەزوو لە مۆزوعی بارگەگری یان VM لەسەر VE لەسەر IE یان VM لەسەر IM لەبەرەوەی ئەوانە بە ئۆم دەپێورێن XC و XL و R ئەوانە هەرسێکیان لێرە سابکە یەکەی پێوانیان ئۆمەلوێ دەڵێ یاسای ئۆم پەیڕەو دەکات لێرەش دوو یاسای هەیە یاسای ڤۆڵتی ساتی لەگە تەزووی ساتی ڤۆڵتی ساتی یەکسانە بە VM ساینی ئۆمیگاتی ئەلێرە دەڵێ کەم پای لەسەر دوو لەبەرەوەی گوتمان ڤۆڵتەکە بە پاش دەکەوێت I یەکسانە بە IM ساینی ئۆمیگاتی ئەوش لەبەرەوەی دەزانی کە ڤۆڵتێ بە پاش دەکەوی کەواتە ئەگەر نووسیت I یەکسانە بە V یەکسانە VM ساین ئۆمیگاتی دەتانی ئەلێرە ئایەکەی بکەیە کۆپای لەسەر دوو هەرسێک ئەوانە سیفەتەکانی بەرگری لە سووڕی تەزووی گۆڕاو موگنەبارێک لە سووڕی تەزووی گۆڕاو و بارگەگری لە سووڕی تەزووی گۆڕاو هەرسێک یان ئەوەتە دوایەک دەبەسترێن یان ئەوەتە هاوڕێک دەبەسترێن بەڵام ئەوە بە شێوەیەکی گشتی سیفەتەکانی دوایەک بەستن
پاشیوانە دەبستێکە هاوڕێک بەستن تۆگە هەر یەکە لەوانە سیفەتەکانت زانی بەتەنێ لە سوڕی کارەبادا چ دەورێکی دەبینی دەتانی بزانی هەرسێکیان ئەگەر بەیەکەوە بەسترێن چ ڕوودەدات. دوو جۆر بەستن باسکرای لێرە دوای یەک بەستنی بەرگر و موگنەبارگ و بارگەگر و هاوڕێک بەستنی بەرگر و موگنەبارگ و بارگەگری. ئەوەی کە باسمان کرد گوتمان بەرگر لە سوڕی تەزووی گۆڕا و موگنەبارگ لە سوڕی تەزووی گۆڕا و بارگەگر لە سوڕی تەزووی گۆڕا و بە پوختی یعنی بەتەنێ هیچیان لەگە نەبوو. لە سوڕی تەزووی گۆڕاودا هەرێکە سیفەتەکانمان باس کرد ماوە نمونە و ڕایەنانەکان بەس تەطبیقکردنی یاسایە لەگەڵ یاسای ئۆم کە گوتمان لایتی بەشی شەشەمە یان لایتی کەرتی سێمە لە بەشی شەشەم. دەتانین بە شێوەیەکی گشتی یان بە خێرایی بە کورتی ئەگەر باسی دوایەک بەستن و هاوڕێک بەستنەکان بکەن چونکە هاوڕێک بەستنەکە ڕاستە یەک پرسیاری لەسەرە ئەویش 56 بەڵام دوایەک بەستنەکە پرسیاری زۆر لەسەر هەیە ئەتو ئەگەر لێرە بە شێوەیەکی گشتی فکرەکرد لێوەرگرت هیچی وهای تێدانیە پرسیارەکان کەشتی خارجی یان یاسای خارجی بەکاربینی ئەمە یاساکانی کە لێرە باز دەکەین هەر ئەوانەیە تێدا بەکاردێن کەواتە ئەگەر بەرگر و موگنەبارگ و بارگەگری هەر سێکیان دوایەک بەستران بەرگر و موگنەبارگ و بارگەگری ئەگەر بێت و دوایەک ببەسترێن دوایەک وەچەوە معلوماتەی کە لە سەفی 11 هەبوو دوایەک یعنی یەک لە دوو یەک سالب لەگە موجب سالک لەگە موجب کە ئەنەما دەبەسترێن ئەگەر بێت و هەر سێکیان یەک لە دوایەک لە سوڕی ئەیC ببەسترێ بزانین ئەلێرە مەسەن چ ڕوودەدات. گرنگترین خاڵ کە ئەوش لە ئایدی سەفی 11ەیە لە دوایەک بەستندا تەزوەکان یەکسانن ئەوە مهمترین خاڵە تێبینی لە دوایەک بەستندا تەزوەکان یەکسانن یعنی مەبەستی چیە تەزوەکان یعنی تەزوی هەموو بەشەکان یەکسانە کەواتە ئەو تەزوی لێرە لەسەر چاوەکەی دێتە دەرێ هەرچەند ئەم پێوی ئەوە شەرەوەندەیە ئەوە شەرەوەندەیە ئەوە شەرەوەندەیە لۆچکە یەک ڕێگا هەیە تەزوی پێدا تێپەڕ ببێت لە دوایەک بەستندا لۆیە دەڵێ لە دوایەک بەستندا تەزوەکان یەکسانن. ئەمە کە باسی بەرگرمان کرد گوتمان ڤۆڵتێ و تەزوو لە هەمان ڕەوگەدان کە باسی موگنەبارگمان کرد گوتمان ڤۆڵتێ بە پێش تەزوو دەکەوێت بە 90 پلا باسی بارگەگریمان کرد گوتمان ڤۆڵتێ بە پاش دەکەوێت یعنی لۆ نمونە ئەگەر ئەو ڕەشە ئاراستەی تەزووەکان بی ئەو پێ لە ڕەشە ئەوانەش ئاراستەی VB ئەوە VR ئەوە VL ئەوە VC کەواتە لێرەش حسابکە لە ڕسمەکەش دەرچوو ئەوانە یەک ئاراستانەیە IR IL IC معناوە لە هیچ فایدە لە تەزووی نابینم یان هیچ سوودی لێوەرناگرم دەبیاساچی ببینمەوە V تێدابی کەواتە ئەگەر بێت ئەوان هەر سێکیان لێک بدەم ئەوەش یەک لەو قسانەیە کە ڕاستە ڕسمت لە بۆ نایەتەوە لە بۆ ڕسمکردنی لە بەکەلێری بەڵام گرنگە بزانی ئەوانە VL و VC و VR دەکەونە چێندەر گۆشەی ڕەوگەی نێوان جیاواز ڕەوگەی نێوانیان چەندە گۆشەی نێوان VL و R نۆت پلەیە لە کۆیل تو ئیشت بۆ قسەی دەبی کە ئەوان هەردووچیان ستونن لە سەریەک ئەدی کۆیل لە بەرگر و موگنەبارگ پێکاتێ دەمێنی باسمان کرد VL و VC VL VC نمونەی کتابی داوای VLC دەکا VLC تەماشا دەکەی دوو ئاراستەدارن حسابکە دژ ئاراستە یەکترینە کەواتە کەمیان دەکەینەوە VLC دەکاتە VL کەم VC ئەگەر بێت و تەماشای VL و VC بکەین وتمان ئەوانە VL بارەستەی Y موجبە VC بارەستەی Y سالبە ئەو پارچەی ئێرە VL کەم VC حساب بکەم معناوە ئەگەر بێت و بمەوێ ئێستا بوونە دوو ئاراستەدار کە ئەنەمە VL کەم VC لەگە VR ئەوانە دوو ئاراستەداری ستونن لە سەریەک ئەوە دەبتە ڤۆڵتەی گشتی ئەوەش دەبتە گۆشەی ثێتا دوو ئاراستەداری ستون لە سەریەک یاسا فیساگۆرس بەکاردێنێ بۆ ڤۆڵتێکەوەتە ڤۆڵتی گشتی یان ڤۆڵتی کاریگەری گشتی ڤۆڵتی گەورەترین گشتی یەکسانە بە VR تواندوو کۆ VL کەم VC کەوانە تواندوو خەتۆی پێشوەشەیە دووجای یەکسانە بە کۆی دووجای دوولاکەیدی بەڵام بە کورتی ئەوە یاسای گشتیە یاسای ڤۆڵتی گشتی لە دوای یەک بەستن یانی چ یانی ئەوە لە هاوڕێک بەستن نابی بەکاربێ V گشتی یان VE بە تایبەتی گشتی
چۆکە V گشتی ئەمە VE دادنین نەک VM. VM نرخی گەورەترین نرخ بوو 1 لەحزە دەگاتێ، بەڵام ئەوەی کە ئەمە ئیشی پێ دەکەین V کاریگەرە لێ لاموو پرسیارەکان دەتانم برێم ئەوە VE یەکسانە بە VR تواندوو کۆ VL کەم VC کەوانە تواندوو، یعنی یاسای فیساگۆرسم بەکارهێنا و لە بۆ دۆزینەوەی ئاراستە تێتە یەکسانە بە تان ئینڤێرسی بەرامبەر لەسەر تەنیشت بەرامبەر لەسەر تەنیشت بەرامبەر چێ VL کەم VC VL کەم VC لەسەر تەنیشت VR. ئەوە یەک لە یاسا گرنگەکانی ئەگەر بێت و هەرسێکیان پێکەوە بەسترا بوون و پرسیار دراوەکانی باسی ڤۆڵتەی کردبوو، باسی ڕێگر و بەرگر و ئەو شتانەی نەکردبوو، ئەوە یاسایەکەتە. هەمان شێوە ئەگە سوودی لێوەربگرین هەمان شکل یان شێوە ئەوە ببتە XL ئەوە ببتە XC ئەوە ببتە R، یعنی کە ئەنەما ئەگە ڤۆڵت دابەشی تەزوی بکەیت تەبعاً بەرگر دەردەچی ئەوجا VL و VC VL دابەشی XL کەی VC دابەشی XC بکەیت بە کورتەکەی ئەو های لێدێ ئێرەش دەتانم پێ برێم دەکاتە XL کەم XC ئەوەش دوو ئاراستەدار ستون لەسەر یەک کەواتە لە تەریبە چی پێک دەینم ئەلێرە ئەوە دەبتە ڕێگری گشتی ڕێگری گشتی ئەوەش ئەگەر ببتە ثێتا ئەو دوانە بەرامبەر یەکترن، یعنی ئەوەش حسابکە XL کەم XC کو گوتمان ئێرە ئەوەش بەرامبەریتی VL کەم VC بەرامبەر لەسەر تەنیشت ئەلێرەش باسی XL لێرەم لە حەزەکە باسی ڤۆڵتی تێدا نییە کەواتە ئەلێرەش ئەگەر بمەوێ ڕێگری گشتی بدۆزمەوە ئەوش ڕێگریە یان ڕێگری گشتی یەکسانە بە کۆی دوولاکەی دی دووجا، یعنی R تواندوو کۆ XL کەم XC کەوانە تواندوو یاسای ڕێگری گشتی سێتە یەکسانە بە ئەوەش دەکاتە تان ئینڤێرسی بەرامبەر لەسەر تەنیشت XL کەم XC لەسەر R. لە یاسای ئۆم سێشتی زەروری تەیە ڤۆڵتیا تەزوو بەرگر حساب کە لێرە باسی دوانیان کرا ئەوە ڤۆڵتێکەیە ئەوەش حسابکە لە زیاتی بەرگرەکەی ماوە تەزوو وشەی سێ ماوە تەزوو ئەوش لە هاوڕێک بەستندا یەک یاسای گشتی تێوێژ یاسای تەزووی گشتیە خۆی و ئاراستەکەی کەواتە لێرە لە دوای یەک بەستن لێ پرسیاری زیاتری لەسرە دوو یاساتەیە یاسای ڤۆڵتی گشتی یاسای ڕێگری گشتی. حەفت تێبینی یان شەش تێبینی هەیە لێرە پێویستە تەڵەبە بیزانی لە بۆ هەلکردنی پرسیارەکان. یەک لەوانە دەڵێ ئەگەر لە پرسیار L درابوو ئەتوو یەکسەر XL بدۆزەوە، ئەگەر C درابوو ئەتوو XC بدۆزەوە. ئەوە حسابکەوە یەکەم ئەو دووەم. سێەم ئەگەر گۆشە بە موجەب دەرچوو ئەوە سیفەتی موگنەبارگی هەیە، سۆڕەکە سیفەتی موگنەبارگی هەیە. ئەگەر ثێتا بە سالب دەرچوو سیفەتی بارگەگیری هەیە. ئەگەر ثێتا سەفر دەرچوو ئەوە سیفەتی بەرگری هەیە. ئەگەر لە پرسیار باسی موگنەبارگ نەکات، ئەگە باسی موگنەبارجی نەکرد ئەگا لەبی XL سفر دەبی IL سفر دەبی و VL سفر دەبی، یعنی لە ناو یاساکان هەر شتێک باسی ئێڵی دەکرد دەبتە سەفەر. ئەگەر لە پرسیار باسی بارگەگری نەکات، ئەگەر دیتت باسی بارگەگری نەکرد ئەویش XC یەکسانە بە سەفەر IC یەکسانە بە سەفەر VC یەکسانە بە سەفەر. کەواتە لۆ نمونە ئێستەوە یاساکانتە ئەگەر بێت و پرسیار باسی موگنەبارجی نەکە موگنەبارگەکە یان سفری لە جاتیدانە یان دەبتە سالب VC تواندو سالب VC تواندو سالبەکە بەخۆی دەبتە موجەب، معناوە دەبتە VR تواندو کۆ VC تواندو. ئەوە گەر بێت و باسی VL نەکە. ئەگە باسی VC نەکە یان بابرێن بارگەگری تێدا نەبوو ئەو کاتی دەبتە VL کەم سفر یان VL تواندو، کەواتە دەبتە ڕەجی R تواندو
في ار تواندو كو في ال تواندو معناها كاتي يشد با في سي نابي او انا تنتبيني كا اگر بيتو هر سيچان يان دوانيان لا سوري كاربادا با دوایەک بەسترابوون بەنسبەت نمونونەکە هەر سێکیان پێکەوە بەستراینە دوایەک بەڵام لە ڕایەنانەکە لە پرسیاری یەکەم تەمەشارەکەی باسی بەرگر و موگنەبارجی کردیا لە پرسیاری دووەم باسی بەرگر و بارگەگیری کردیا ئەگەر بێت و ئەوانە دوایەک بەسترابن لە پرسیاری سێ باسی بەرگر و موگنەبارگ و بارگەگیری باسی هەر سێکیانی کردیا ئەو بوو لە وزاری لە یەک لە ساڵەکان بەرایەکان ئاتەوە پرسیاری سێەمەکە ئەوە بە شێوەیەکی گشتی باسی دوایەک و هاوڕێک دوو تێبینی دەبینێ ئەوژەکە یەکەچان ئەوەیەکە ئەگەر لە پرسیار ڤۆڵتەی سەرچاوە بە هاوچێشە درابوو دەتانی لەگە هەشتەمی بنووسی ئەگەر لە پرسیار ڤۆڵتەی سەرچاوە بە هاوچێشە درابوو ئەوە VM و ئۆمیگای لێ دەربینە یعنی لۆ نمونە کە پێ دەڵێ V یەکسانە بە 20 ساین سات پای تی ئەوە بەنەوەی دەداتێ ئەتو یەکسەر ئەوە ئەگەر بێت و بەراورد بکەیت لەگە V یەکسانە VM ساین ئۆمیگەتی حسابکە ئەلێرە ئەوە دەبتە 20 یان 20 ڤۆڵت ئەوەش لە جێی ئۆمیگایە کەواتە ئۆمیگا یەکسانە بە 100 پای ئەگەر لە پرسیار هاوچێشەی دابوو ئەو شتەی ئەو دوو معلوماتەی لێوەردەگری خاڵێکی دیکەش یەک لە ساڵەکان هاتۆ ئەوەی دابوو یاسای دابوو گوتی ئایا ئۆمیگا چەندە تەمەشارەکەی ABCD 100 پای تێدا نەبوو بەڵام 100 جاران 3.4 تێدا بە ئەو کاتی دەکاتە 314 ڕاد لەسەر چرکە لە جیاتی ئۆمیگاکی کەواتە لە جیاتی پای یان 100 پای ڕقمەکەی لێکدا بەوە 100 جاران 3.4 کردبوو ئەگەر هەر سێکیان بوو ئەوە یاساکانی هەر سێکیان ئەگەر یەک دیار نەبوو ئەوەی کە دیار نابی یان موگنەبارگە یان بارگەگریە نابی بە تەنێ موگنەبارگ و بارگەگر هەبی بەرگرت نەبی ئەوە چی ئەوەی کار لە ڕایەنانی یەکەم تەمەشاکە بەرگر و موگنەبارگە دووەم بەرگر و بارگەگرێ بەڵام ئیسەیەم هەر سێکیان پێکەوەیە دەتانی لە حەلیکەی لە کتاب هەیە